دووبوونتان ڕێز دەگرین و بەرزەی نرخێنین ئامادەبوانی بەڕێز ئێمە وەکو لە قیشارە زوریەکەتی ژنان بەخاڵساین بە ئەنجامدانی چالاکیەک ئەویش بریتە لە خەڵاتکردنی 20 ژن لە سنووری هەورامان ئەویش بە بۆنەی ئەوەی کە هەورامان وەک ناوچەیەکی گەشتیاری لەلایەن ڕێکخراوی یونسکۆی جیهانیەوە ناسێنرا. ئێمە ویستمان لەم چالاکیەمانە پیشانی بدەین کە ژنان لە بواری گەشتیاریە لە هەورامانە هاوتا و هاوشانی پیاوەکان کاریان کردووەوە لەسەر جەم سێکتەرەکانە ژنان لە هەورامان یەکسان و زوو ئەگەر یەکسان نەبن ترازووی زۆر لاسەنگ نییە لەبەرەوەی توانیوانەشان بەشانی پیاوان کار بکەن لەسەر جەم بوار و سێکتەرەکانە. ئەوەی ئەمڕۆ ئێمە بە چالاکی کاساوین بواری گەشتیاریە ئەو ژنانەی کە خەڵاتمان کردوون ئەو ژنانن کە توانیوانە ببنە خاوەنی کاری خۆیان و لە بواری گەشتیاریە کار بکەن. ئەم ژنانە بەشێکیان خاوەنی خواردنگە و بەش کەبابخانە و بەشێکیان کاری دەزڕەنگینیەکەن کە بۆتە داهاتێکی سەربەخۆ بۆ خۆیان و بەشێکیان لە بوارەکانی تری بۆ نمونە یەک لەو ژنانە خاوەنی کارگەیەکی دۆشاو دروستکردنە. کۆمەڵێک ژنمانەیە لە هەورامانە کارەکەن. ئێمە وەکو پشتیوانی و پشتگیریان ئەساوین بەم کارە ئامانجمانەوەی ئەم ژنانە دەستخۆشییان لێ بکەین و ڕێزیان لێ بگرین ڕێز لە کار و ماندووبوونی ژنان لە هەورامانە بگرین و پاشان بۆ ئەو ژنانش کە دوای ئەمان یەنە پێشەوە کارەکەن ببێتە هاندەر و پشتیوانیە کاوانش بتوانن شان بەشانی پیاوەکان کار بکەن بۆ ئەوەی چیتر ترازوی لە سەنگی کۆمەڵایەتی هاوسەنگ بکەینەوە و ڕۆڵ و پێکەی ژن گەڕێنەوە شوێنی دروست و تەندروستی خۆی. من ڕێژوان کەمالم خاوەنی خواردنگەی نشینگەی ژەمێک لە خەرپانیم لە هەورامان لە خەرپانی. من وەکو ئافرەتێکی خاوەنکار ئەمڕۆ لە مەراسیمی ڕێزلێنان بۆ 20 ئافرەت کە خۆیان لە سەرپی خۆیان وەستاون و خاوەنی کاری خۆیانن سوپاس بۆ یەکێتی ئافرەتان کە ئەم مەراسیمەیان ڕێکخست و ڕێزیان لێناین.